ساق بلدۆزەرێکی زۆر باشم، ئالیاتیشم زۆرە باشە. ئەگەر لێرە ئەو تاوەری دروست کرد 50 تاوەق بوو، ئەگەر زەرری 2 میلیۆن 3 میلیۆن دلارم لێ نەدا، ئەگەر لێم نەدا باو عاردە پیرۆزی پێشکەشی بی هەر چێشی لە پشت بی، کو خانێمنی تێکدایە کو ماریمنی تێکدایە و هەڵی تێک دەدەمەوە. ئەگەر هەر پرۆژەشی لەسەر ئێرەکانە دروستکە حەقی من نەداتەوە بە بلدۆزەری خۆم، بە بلدۆزەری خۆم بابچی تاقیبی منیش بکە، سایاقەکی زۆر باشیشم، بە بلدۆزەری خۆم ئەو خانیەی لێ تێک دەدەمەوە، ئەو تاوەرەی لێ تێک دەدەمەوە، کو خانێمنی تێکدایە ئەو هاش لێ تێک دەدەمەوە. ئەو عاردە لۆ من لە پێشترە نەگلۆوی، ئەم من کڕیتم، ئەم من بینام لەسەر کردی، ئەو هاتیە بە تەلەفۆنەکی وەرەگرتیە باشە. هەر ئەویشێ خوا هەیە ئەو جار و دوایش برا گەورە، ئەگەر ئەو شتەوە عەلکرا ئەگە عەلیش نەکرا، ئەگە ئەو تاوەری دروست کرد کو خانێمنی تێکدایە مژە هەڵێ دوایەکە کاکە بەچ خانوونەچی کاک مەسعود نەیگو لە 2008 نابی خانی تێک بدرێ کاکەوە ئاراسم ماری تێدا بۆ مار کاکە مار تەم تەسویر کە مار هەر باشە من دارەکانی خۆی دەرینایە ئەوە عرەسەکەمە کاک حوسێن ماری تێدا بۆ مارەکەشان بەسێ داڕوخاندەیە شتی وا هەیە لە چێن دەشتی وا هەیە، یعنی خانی ماری تێدابی ئەتوو خانی بەسە ماریدا بڕخێنی کە ئایلە و منداری تێدا بووە.